بە کۆنتڕۆڵکردنی بنکەی ئاسمانی وەتیە لە 140 کیلۆمەتری باشووری خۆراوای پایتەخت، هێزەکانی حکومەتی تەبایی نیشتیمانی گرنگترین بنکەی ئاسمانی خۆراوای لیبیان بەدەستهێنایەوە کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا گەورەترین زیانی بە خەڵکی سڤیلی تەرابلوسی پایتەخت گەیاندبوو. بەوەش میلیشیاکانی حەفتەر پشتیوانی ئاسمانیان لە قۆڵەکانی جەنگی باشووری پایتەخت لەدەستداوە. بنکەی وەتیەی ئاسمانی کە لە ساڵی 1942دا و لە کاتی جەنگی دووەمی جیهانیدا لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە دروست کراوە بۆ هێرشکردنە سەر هێزەکانی ئەڵمانیا لە لیبیا و باکووری ئەفریقادا. ئەو بنکەیە خاوەنی ژێرزەمینی بەهێز و لانەی کۆنکرێتی فڕۆکەیە کە جێگەی 7,000 سەربازی تێدا دەبێتەوە. لە دوای داگیرکردنی لەلایەن میلیشیاکانی خەلیفە حەفتەرەوە کرایە بنکەیەکی فەرماندەیی ئاسمانی بۆ هێرشکردنە سەر خۆراوای لیبیا و فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوان و سیستمی دژە ئاسمانی لەلایەن ئیماراتەوە تێدا جێگیر کرا، بۆیە کرا بووە قەڵایەکی بەهێزی سەربازی. لە دوای واژۆکردنی ڕێکەوتنامەی ئەمنی نێوان حکومەتی تەبای نیشتیمانی و تورکیا، سوپای ئەو وڵاتە سیستمی پێشکەوتووی جەنگی ئەلکترۆنی کۆڕاڵ و فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیای بەدەستهێنا و باڵادەستی ئاسمانی حەفتەر و هاوپەیمانەکانی کۆتایی پێێنا. هەر بۆیە لە 13 نیسانی ڕابردوودا لە ماوەی چەند سەعاتێکدا 7 شار و 100,000 کیلۆمەتری چوارگۆشەیان لە میلیشیاکانی حەفتەر پاک کردەوە. لەگەڵەوەشدا هێزی ئاسمانی حکومەتی لیبیا بەردەوام بنکەی ئاسمانی وەتیەی خستە ژێر بۆمبارانەوە و دوو دەستگای سیستمی دژە ئاسمانی لە جۆری بانستری ڕووسی تێکشکاند و لە کاتی کۆنتڕۆڵکردنەوەی بنکەکەشدا دەستگاکی ئەو سیستەمە کەوتە دەستی هێزەکانی حکومەتی تەرابلوس. لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی بنکەی وەتیە، چاودێران چاویان لەسەر هێرشی داهاتووی هێزەکانی حکومەتی تەبایی نیشتیمانیە، بە تایبەتی دواپێگەیان واتە شاری تەرهونە کە پشتیوانی بەرەکانی باشووری پایتەختی لە ئەستۆدایە. نزیکترین ئامانجە بۆ هێرش بۆ دوورخستنەوەی ئاگری تۆپ و موشک لە پایتەخت کە لە ماوەی ساڵی ڕابردوودا هەزاران کوژرا و بریندار و ئاوارەی لێکەوتوەتەوە. لەوبارەیەوە محەممەد گنۆنەوەی وتەبێژی سەربازی حکومەتی تەبایی نیشتیمانی ئەوەی ڕەت کردەوە هیچ زانیاریەک بداتە میدیا چونکە بە نهێنی سەربازی ناوبرد، بەڵام ڕایگەیاند بۆ داهات و هەریەکە لە شارەکانی تەرهونە و سێرت و بنکە ئاسمانەکانی جفرە و خادیم و ڕەجمە گرنگن. جەختی لەوەش کردەوە کە هەموو خاکی لیبیا بۆ ئەوان گرنگە و پسپۆڕان بڕیاری لەسەر دەدەن کەی و چۆن ئازاد دەکرێن. چاودێران بڕوایان وایە ئاسۆکانی شکستی پرۆژەکەی خەلیفە حەفتەر دەرکەوتووە، بۆیە وا چاوەڕوان دەکرێت هەریەکە لە رووسیا و فەڕەنسا و تەنانەت میسریش بۆ چوونیان لەو بارەوە بگۆڕن. با تایبەتی لە دوایەوەی میلیشیاکانی کۆمپانیای ئەمنی ڤاگنەری ڕووسی چوونە ناو هاوکێشەکەوە، بۆ چوونی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بەلای حکومەتی تەبای نیشتیمانیدا شکایەوە. تەنیا ئیمارات سوورە لەسەر ناردنی چەک و میلیشیای جەنجەوید و دەستێوەردانی خێرای سۆدان بۆ یارمەتیدانی حەفتەر، بەو هیوای بتوانێت لە داهاتووی ئەو وڵاتەدا پێگەی خۆی بپارێزێت، با تایبەتی بۆ لێدانی شۆڕژگێڕانی بەهاری لیبیا کە ئەبوزەبی با تیرۆریست و ئیخوانی و دوژمنی سەرسەختی ڕژێمەکەی پێناسەیان دەکات.